وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ڕاگەیاندنی دامەزراندنی ئەرتەشی کوردان پێویستی بە شرۆڤە و کردنەوەی سیاسەتەکانە پشت پەردە و ڕووی ساحەی سیاسی هەست. ئەوانەی کە بیسەرە ئاخێزە کوردەوارە سەربەخۆن، ئەوانەی کە یار ئاخێزە کوردەوارە سەربەخۆن و بۆ کوردانە سەرزەمینە کوردان پێویستە کە ڕووناکاییەک دروست بکرێت لە چۆنیەتی هەڵس و کەوتکردن و چۆنیەتی تەعاملکردن لە پرۆسەسە ئەرتەشە کوردانە. ئەوانەی ئێمە بناسن ئەزانن کە لە توولە ساڵان ڕابردوو ئێمە لە ناوت دڵن نەغت هاتکینە سەدەرەوە. ورد و درسە ئەوانەی کە لە ساحەی عمومیە ئەم کوردەوارە کاریان کردگە و بەرە تێخە نەغدە ئێمە کەوتگن و ئێمە بێڕەحمانە هەموو کەسێکمان نەغت کردگەسۆ و سەبک و ڕەوەشە دیارە خۆمانمان بۆ نەغدە لەمانە بووگە و نەغدەکانیش تا ئاستێکی فرەوفراوان نەغدێکی تند بووگن بەرامبەر بە ئەم جۆرە ئەحزاب و خەتاب و کەسایەتیانەی کە لە ناوە ئەم کوردەوارە خەریکی جەولە بوون و بە جۆرێک کار بەدەست بوون. بەڵام کامە مەقتە ئێمە ئەگەینێت بە دامەزراندنە ئەرتەشە کوردان و ئێمە کامە سیاسەت هەڵە بژێرین و بە سیاسەتە دروستی ئەزانین. هەر لە سەرەتاوە کە ئێمە بە نەغد دەستمان پێکرد گەرەکمان بوو بێژین ساحەی مبارەزاتی و شۆڕشگێڕانەی کوردی ساحەیە کە پڕ لە بۆشایی و پڕ لە گرفتە جۆرا و جۆر کە ئەمانە بە ئامانجگە لە جۆرا و جۆر و ئەڕۆنە بەرەو لە هەڵسوکەوتە ئەحزاب تا سخنڕانی قسەکردن و بەشداریکردنە سەرانەم حیزبانە لە کۆنفرانسگە لە مەتبوعاتیە ئێمە نەغدمان لەسەر قسەکانیان لەسەر بیرۆکەکانیان کردو. بەڵام سەروبەندێک ئێمە واینتیە و ئێعلامە ئەرتەشە کوردان ئەکەین کامە سەروبەندە و کامە اتفاق کەوتگە. بە کوردی ئێژن ئەوەنەت نەسیحەت ئەەکەم تا چەرمەکە سەگ نەیخوا. ئەم نەغدانەی کە ئێمە کردمان و ئەم ڕەخنانەی کە ئێمە گرتمان دەقیقەن بۆ ئەوە بوو کە وەها ڕۆژێک نەقۆمێت و وەها ڕۆژێک دروست نەبێت و لە وەها ڕۆژێکە خەڵکە ئەم سەرزەمینە شۆک نەبێت و سورپرایز نەکرێت تا بە قەوڵ عەرەبەکان لە دەورێکی تەسەلسولی باتڵە هەر بڕواتەوە سەر جێگەکەی خۆی و دەست پێ بکاتەوە سەر لە نوێ. بزان ئێمە وتمان ئەم حیزبانە دەستکردن و بە کەرەستەی وڵاتانی دروستکرا و لەلایەنە نظامە سوڵتەی جەهانی و هاتبنەکایەوە. بۆیە ئەمانە تێئۆریان نییە، پێناسەیان لە کورد نییە، سەرڕای ئەوەی کە کەرەستەیان لە بەردەسا بووگە، سەرڕای ئەوەی کە پوڵ و پارەیان لە بەردەسا بووگە، سەرڕای ئەوەی کە خەڵکیان لە بەردەست بووگە ئیحتمامیان بە هۆنینەوەیە تێئۆریە کوردی نەبووگە. پێناسەی دۆست و دوژمنیان نەکردگە و ئەو ئیدعا کە ئەیکەن لەسەر ئەوەی کە کوردن نەتەوەیە نەیانتوانی کە جێبەجێ بکەن و نەیانتوانی کە نەتەوەی کوردی بخڵقێنن. ئەوەی کە ئەم حیزبگەلە لەسەری و ئەوێسیان ئەمە بوو کە جەهان لە کۆنتڕۆڵە زلهێزەکانە و ئەم زلهێزانە لەسەر وەتەرە مافە مرۆڤ و دموکراسی وەستاون و نوێنەرەکەیان ڕۆژ ئاوایە ئیتحادیە ئوروپایە و ئیاڵەتە متحدەیە ئەمریکاس و وایان باس ئەکرد کە کایەکردن و بازیکردن لە مساحە بەڕاکێشانە سرنجە غەربیەکان و ڕۆژ ئاواییەکان و ئەوەی کە ئێمە چەند پاڵپشت دموکراسین چەند پێمان خۆشە کە مافە مرۆڤ جێبەجێ بکرێ ئێمە ئەتوانین دەسەڵاتێک بۆ کورد دابین بکەین.
لوتکەی ئەمە لەکوێ بوو؟ لوتکەی ئەمە لە ساڵە 91 و حملەکەی سەدام حوسێن بە کوێیت بوو. ئەوە بوو کە ئەمریکا و هاوپەیمانەکانی داوایان کرد لە خەڵکە عێراق هاوکات کە ئەدەن لە سەدام حوسێن و ئەرتەشە سەدام حوسێن، خەڵکە عێراقیش بەرامبەر بە دەسەڵاتە سەدام حوسێن ڕاپەڕێت لەبەر ئەوەی شیرازەی سەدام حوسێن و ئەرتەشە سەدام حوسێن لە یەک بپاشرێت. ئەوە بوو کە شیعەکان لە جنوب و هەستان و ئەوانەیشی کە لە کوردەوارە داگیرکریا گەلای عێراق بوو لە ژێرە ناوە ڕاپەڕین هەستان و هێزە ئەمیشە ئەکسەرەن کەسانێک بوون کە چەکەکانە جێی شەعبیان لەدەسا بوو، کە بە تعبیر ئەدەبیاتە عامیانەی ئەم حیزبانە ئەبوون بە جاش خەفیفە. ئەمانە بایەنداوە لە ڕژیمی سەدام و دەستیان کرد بە لێدانە لە ڕژیمی سەدام. ئەوە بوو کە یاڵاتە متحدەی ئەمریکا بڕیاریدا کە سەدام نەڕوخێنێت لەبەرەوەی نەیەتوانی عێراق ئیدارەکە. بۆ یەک کشایەوە، لەم کشانەوە ڕەوەکەی 91 دروست بوو و حتا ئەو هێزەی کە پێی ئێژن هێزە پێشمەرگە زاتی نەبوو و بەر لە گشتکەسێ هەڵات. ئەوە بوو 3-4 ملیۆن خەڵکە ئێمە ئاوارەی سەرسنوورەکانە ئێران و تورکیە بوو تا ئەوەی کە مادام میتران فرانسوا میترانی وادار کرد هێڵە دژەفڕینیان دانیا بۆ خەڵکە ئێمە و هەر ئەو ئۆتۆنۆمیەی کە لە حەفتاکانەوە درابوو بە مەڵام مستەفای بارزانی هەر ئەوەیانە کە لە دەستورە حیزبە بەعسە عێراقیە جێبەجێ ئەکرد، بەڵام ئەم حیزبانە نوێنەرایەتیان ناکرد، هەر ئەوەیان پێبەخشین 117 هەر ئەویان پێبەخشین و ناوچەی دژەفڕینیان بۆ دانا. ئەمە لێو دوان لەکوێ بەرز بووە؟ لەوەی کە مەلا بەختیار لەم ئەخیرانە هات و وتی شۆڕشی چەکداری بە هیچ کوێ ناگات و ئێمە بە شۆڕشی چەکداری لە توانەوە بووین و ئەوەی کە ئێمەی هێناوە ڕاپەڕینە خەڵک بوو. لە ڕاستیشە ڕاپەڕینە خەڵک گرێ درابوو بە هێزێکی دەرەکی و پاڵپشتیە ئەو ئیتمینانەی کە ئیاڵاتە متحدەی ئەمریکا لە ڕۆخانە سەدام بە خەڵکیدا بوو. دەسەڵات و وەهمە، حتا تو ئەو وەهمە نەسڕیتەوە دەسەڵات کارەکە. هەموو سەختیەکەی کارە شۆڕشیش سڕینەوەی وەهمە دەسەڵاتە. زۆر ئاسانە تۆ بە ڕستەیەک ئەڵەی دەسەڵات وەهمە، وەهمێکە لە مێشکە تاک بە تاکە خەڵکانە سەرزەمینێک کە پێی وایە دەسەڵاتێکی بتە و لەوێ وێسیاگە و ئەترسێت کە بترازێت. بۆیە مەسەڵەن تۆ ئەمڕۆ ئەوێنیت لە ناوە هێزە سەرکوتکەرەکانە دەوڵەتە جمهوریە ئیسلامیە یەهودە ئێرانیا فرێک لەم خەڵکی ئێمە دەرەجەدارن و سەربازن و سەرهەنگن، بەڵام ناوێرن ئەگەر فەرمانی کوشتنی خەڵکیشیان پێبەن جێبەجێ ئەکەن. بۆ لەبەر ئەوەی بەو ئیتمینانە نەگەیون کە لەسەرەوەی عەلی خامنەئی ئیرادەیە کەس و ئیرادەی عەلی خامنەئی ڕۆخاوە، بە مەحزێ بڕۆخێت ئاوێتەیە خەڵکەون، یعنی وەهمە دەسەڵات. ئێمە لە ساڵانە ڕابردووە وتمان ئەگەر دەنگۆی ئەوە بێت عەلی خامنەئی مردووە و جێنشینی نییە ئێران و هێزە ئێران ئەتوێتەوە، بۆ یەکسەرە وەهمەکە لە زیهنە خەڵکە ئەشێوێت. ساڵە 2003 یاڵەتە متحدەی ئەمریکا بڕیاریدا کە سەدام حوسێن لەبین بوات لە ژێر بیانوویە ئەوەی کە سەدام حوسێن تەیارە تێرۆریستە. 3 وڵاتیان ناوبرد کە لە ناوی ئەبن. ئەفغانستان کە هێرشیان کرد بۆ سەری بە بیانووی ئەلقاعیدە، پاشان عێراق، ئێران و کۆریای باکوور. و جۆرج بۆش وتی ئەمانە محوەری شەرارەتن. ئەوە بوو پەلامارە عێراقیاندا لە ژێر بیانووی چەکی کوشتاری بە کۆمەڵ. ئەوە بوو یەک چەکیشیان نەدۆزیوە پەلامارە عێراقیاندا. لەوێ گارانتی درا بەوانەی کە نەیار سەدام حوسێن بوون کە ئەگەر ئەوان هاوکاری لەگەڵ ئەمریکا بکەن ئەمان لە دانانە دەوڵەتە عێراقا یارمەتی و پاڵپشتە ئەوانە بن. یعنی تۆ ناتوانانی بێ وڵاتێک بێسەر بکەی، بێ حکوومەت بکەی، ئاڵۆزی دروستکەی و بەریدەی. ئەمە لەسەر ئەمریکا ئەکەوت. ئەمریکا هاتە عێراق و
پۆلبرێمری هەنارد و پۆلبرێمر دوو بڕیاریدا. بڕیاری یەکەمی دەرکردنی هەموو ڕەفیق حیزبیەکی بەعسی لە دام و دەستگا ئیداریەکان عێراق بوو. بڕیارە دووەم منحلکردن و لە بینبردنە ئەرتەشە عێراقی بوو کە 300,000 کەوادری هەبوو. ئەوە بوو دوای ئەم بڕیارانە تەقینەوەکانە عێراق دەسی پێکرد. پۆلبرێمر حتا چەککردنم حیزبانەی پارتی و یەکێتیش چوو، بەڵام تەقینەوەکانە بەغداد بوو کە پۆلبرێمر کشایەوە. ئەوە بوو کە دەستگای بوش بیری لەوە کردەوە کە ئەو عێراقی وعدەیدا بوو بەجێی بێڵێت و پۆلبرێمر کاتە فەرماندارە نظامی وەکو کاتە جەنگە جەهانی دووەم کە فەرمانداری نظامی بۆ یابان و ژاپۆن هەنارد، پۆلبرێمر ئەم کارانە جێبەجێ بکە. پۆلبرێمر نەیتوانی، هەلا ڕقمەوەی کە پۆلبرێمر کەسایەتیەکی بتەوی پۆڵاین بوو و دەسە ڕاستە هێنری کسنجەر بوو و کسنجەر ئەوی پەروەردەکرده بوو. ئەوە بوو داوایان لێ کرد کە پۆلبرێمر بگەڕێەوە کەسانی بدۆزێتەوە کە دەسەڵاتە عێراق باتە دەستیان. ئێمە دیمان جەریانە پارتی و یەکێتی و دروستکردنە سۆنەکان و هاوردنە قازی ئەلیاوەر و ئێمە ئەوانمانە دی و دیمان کە سۆنەکان بەشداریان نەکرد لە هەڵبژاردنە عێراقا و بایکۆتیان کرد. دەرەنجامەکەیشی بوو بە فەلوجە و دووجار هێرشکردنە سەر فەلوجە. ڕوو بە خەڵکی کوردەوار پارتی و یەکێتی بوون بە بۆت، بوون بە مەرجعیەتی کوردایەتی، بوون بە پێگەی داڕشتنی چۆن سیاسەتکردن. ئەوە بوو ساڵی 2003 ئەمانە هاوکاریان کرد لەگەڵ ئیاڵەتە متحدەیە ئەمریکا تا بۆ عێراق دەسەڵات دروستکە. لوتکەی کوردایەتی گەیشتە ئەوەی کە کوردایەتی حیزبە بێتئۆری بۆ کورد و حیزبێک لەسەر کەرەستە وەستاوە و حیزبێک کە ئەڵێ ئەم جیهانە لەسەر موەسساتەوە ئەگەڕێت و حیزبێک کە ئەیژێت کە ئەم دنیا بەدەست زلهێزەکانەوە بە یاسای نێودەوڵەتی ئەگەڕێت، هاتن وتیان گەورەترین دەستکەوتی ئێمە فێدەراڵی بوو. ئەوە بوو کۆمەڵ و دموکراتی شێکسەرە لە مافی چارەنووس و لە خودمختاری ئەساسنامەکان گۆڕا بە فێدرالیزم. یوتوپیای حیزبی کوردی بێ تئۆریە ناسیۆنالیستی، بێ تاریفکردنەوەی کورد، یا بە قەوڵە فارابی مەدینەیە فازلەیان بوو بە سەپاندنی دەسەڵات و ماف لە ناوە دەستورە گشتیە ئەم وڵاتانە، یعنی تورکیە، عێراق، ئێران و سووریە. نمونەکەیش کوێ بوو؟ نمونەکەیش کوردەوارە داگیرکریاگە لەلایەن کۆرپۆرێشنی یەهودە عێراقی بوو. کەس نکۆڕی لەوە ناکا کە دەوڵەتە عێراق بریتانیا داینیا، مەلەک فەیسەڵ بریتانیا هاوردی، ئەرتەشە عێراق بریتانیا دروستی کرد. کەس نکۆڕی لەوە ناکات بە پێشچاوە خۆتان و 2003 بریتانیا کەسایەتی دۆزی، تیاریکردن، پارەی پێدان، موەسساتی بۆ دروستکردن و شتێکی بە ناوی دەوڵەتی عێراق خۆڵقان، با کابرا ناوی عەیاد ئەلاوی بێت، با کاورا ناوی حەیدەر ئەلعیبادی بێت، با کاورا ناوی نووری ئەلمالکی بێت. بەڵام ئەمانە تیارکراوە دەسە دەوڵەتە ئەمریکان. ئێوە دیتان سیاسەتەکان ئاوا بوو. ئێمە هاوپەیمانین لەگەڵ هاوپەیمانانە بەناوە کورد، یعنی لەگەڵ ئوروپا و لەگەڵ ئەمریکا. هاوپەیمان بوون لەگەڵ ئوروپا و ئەمریکا و داخستنە فەرش سوور، یعنی ئێمە لواینە ناوە سیستەمێکی جیهانیە لە پرنسیپەکانە سیستەمێکی جیهانی کەڵکوەرەگرین و هەتایە پارێزراوین. ئەمە بوو بە سیاسەتێک کە حتا عەبدوڵای موحتەدیە کۆمەڵە کە لە ساڵیادە کۆمەڵا گەرەکی بوو بڕوات قسە بکە لە ئوردوگاکەی کۆمەڵەوە 100 نەفەری واتیا فەرشی سووریان بۆ ڕاخستە بوو. تەجروبەیە کوردەوارە داگیرکریاگە لەلایەن عێراق خەریک بوو ئەبوو بە تەجروبەیە گشتیە کورد و ئەمەی کە ئەمانە زۆر سەیاسن، زۆر تێگەیشتون، زۆر ڕەجۆ لە سیاسین و توانیویانە کە ئاستە پرسە کورد ببەنە ئاستە جەهانیوە و بیکەن بە پرسێکی یاسایی، حقوقی و قانونی. ئەمە هەمووی ئارگیۆمنتەکانە ئەوان بوو.
ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هاتووتی سیاست مەودای دەسەڵاتە و هەموو گرێبەستێکی سیاسی و کۆمەڵایەتی ئەگەر هێزی لە پشتانە بێت بەتاڵە. کوردی واتەنی شەق نەبێت مامەڵە بەتاڵە. هەر بۆیە دروستە تۆ گرێبەستێکی کۆمەڵایەتی و سیاسی ئەبەسی، بەڵام دەبێت دائیمەن لەسەر پل بیت و هێزت بوێت کە ئەو هێزە بتوانێت تەوازن ڕاگرێت تا تۆ ئەم گرێبەستە بۆیتە سەرەوە. ڕەخنەکان لەگرا دەسی پێکرد. وەختێک کاک مەسعود بارزانی هەڵەگەڕێتەوە ئێژێت کێشەی کورد کێشەی سیاسیە و کێشەی ئەمنی نییە و کورد بە ئەسڵحە کێشەی حەل نابێت. ئێمە وتمان کاک مەسعود ئەسڵحە چۆن کێشەی ئەمریکا حەلەکات بەڵام کێشەی کورد حەل ناکا. ئەم قسەمانە بۆ کرد لەبەرەوەی ئاغای مەسعود بارزانی دەسەڵاتی سێ مەحافزەی بەدەسەوە بوو، گەرەکی بوو هەموو کورد هەڕاجکە لە پێناوە هێشتنەوەی دەسەڵاتە ئەم سێ مەحافزە. بەڵام من ناڵێم ئەم سیاسەتە غەڵەتە، بەڵام ئەم سیاسەتە سیاسەتێکی خامە و ئەم سیاسەتە نیشان ئەدات کە سیاست مەدارێکی کورد هەڵی نەبژاردووە، چون تۆ ئەگەریش گەرەکت بێم قسە لە ڕوبەرەوە بکەی ئەبێ لە ژێرەوە خۆت تەیارکەی تا هیچ کاتێ تەوازن هێزە نەشێبێ. تۆ ئەزانی دەوڵەتە ئێران دوژمنتە، تۆ ئەزانی دەوڵەتە سووریە دوژمنتە، دەوڵەتە عێراق دوژمنتە و دەوڵەتە تورکیە دوژمنتە. تۆ چ کارتێکت هەست کە بتوانی دوژمنایەتیە ئەمان بگری؟ یەکەم قسە لە ژێرە نێئۆلیبرالیزما ئێژی ترەیدکردن و بازرگانیکردن. ئەوانەی لەگەڵ یەکتریا بازرگانیکەن شەڕ ناکەن. بۆیە ئێمە شلی ئەەکەین بۆ ئێران، شلی ئەەکەین بۆ تورکیە، بێن چی پارە هەیە لە سەرزەمینی ئێمە خڕیکەنەوە هەموو شتێکیان لای ئێمە بفرۆشن تا ئێمە بتوانین دەسەڵاتی حکوومەتی هەرێم ڕاگرین. ئەمە سیاسەتەکەیان بوو. بەڵام جۆرێکی تریش سیاسەت ئەکریا تۆ بیری لێ بکەیتەوە زوعفەکانە دەوڵەتە تورکیە و زوعفەکانە دەوڵەتە ئێران وانەکوێ. ئەکریا تۆ بەو ئیمکاناتە و بەو پارە و پولەی کە لە دەستا بوو و بەو مەنابع ئینسانیە لە کوردە قەومیە کە لە کوردەوارە داگیرکریا بە لای ئێران، لای تورکە خەزەری و لای سووریە بوو، تۆ هێزێکی گەورەی سیخوڕی دروست کردایە ئاگاد لێ بواە دەوڵەتە ئێران چێکە. لە هەمان کاتەوە هەستەی مقاومەتت لە سنە و لە کرماشان و لە هەمەدان دروست کردایە، هەروواکە لە دیاربەکر دروستە دەکرد فیتنەت بکردایە. خۆت نەکردایە بە خاوەنیان، بەڵام لە چەک و ئەسڵحە و ئیمکانیات و تئۆری ئەمانەت بێبەش نەکردایە. وەکو چۆن دەوڵەتی ئێرانی لە بەشی بوجەی دیفاعی خۆیان ئەڵێت پەکەکە یەکێتی و تەمامی تەیارەکانە شیعە بە حەشت و شعبیوە، بە کەتائبە ئەساعیبە ئەحلە حەقەوە، بە فاتمیونەوە، بە حوسیەکانە یەمەنەوە، بە حیزب اللای لوبنارەوە بەشێکن لە ئەمنە قەومیە ئێران. ئەو پارەیە وەری ئەگرن پارەی بوجەی دفاعی ئێرانە. مثالەدا ئەڵێ فڕۆکەیەکی F-35 150 ملیۆن دلار قیمەتێتی بە یەک ساڕۆخ ئێتە خوارەوە، بەڵام تۆ بە 150 ملیۆن دلار ئەتوانی هێزێکی 100,000 نەفەری دروستکەی و بیانکەی بە ئاگر لە ناوت دەمە دوژمنەکانە خۆتە کە پێیان ئێژن شەڕە پرۆکسی. ئێمە دیمان پارتی و یەکێتی هیچ کام لەم فیتنەیانە هیچ نەکرد، ورەی مردمی ئێمەیان ئەشکاند. ئەنوود مقاومەتی مسلحانە مەکەن، شەڕ مەکەن، قارەمانێتی مەکەن، هەموو شتێ بە ئاشتی و بە سڵح و بەمانە ئەچێتە پێشەوە. ئەمە لە ڕاستای خەساندنە بیرۆکەی ئازادی لە ناو کووردا بوو. پرسیارە گەورە ئەمە بوو، پارتی و یەکێتی بۆ بیرۆکەی ئازادی لە کووردا ئەکوژن؟ پارتی و یەکێتی بۆ ئەوەی کە بەجێ ئەوەی کە شەو و ڕۆژ نەشیتە ئینقلابی دروستکەن لە تەلەڤیزیۆنەکانیان، لەبەرەوەی لە گەماڕۆی ئێرانان، حکوومەتە عێراقان، حکوومەتە عێراق هەتایە زەعیف نامێنێتەوە یەکێک دێت و ئەم تەوازۆنە ئەشێوێت. بۆچی ئەم گشتە موزیسیەنە هەن بەجێ شەوەکانە گەعدە؟ ئەمانە 100 گۆرانی بێش، 100 شاعیر مستەخدم ناکەن تا دەیان هەزار نەشیتە ئینقلابی دروست کردایە، بڕۆن بەشی مەبارزاتی فلستینیەکان بوێنن.
لە لوبنانەوە تا عێراقەوە تا مسرەوە خەریکن نەشید دروستکردنن لە مزەفەرنەوا بە هندی لە بەغالەدایک بووگەوە کە بەسەرانە عەرەب ئێژێ یا ئەبنا القەحبە خەریکی ئەدەبیاتی مقاومەت و بەرخۆدانە فلستینیەکانن چۆنە لە سەرزەمینە ئێمە ئەمانە نەیانتوانی 200 نەشیتی ئینقلابی دروستکەن. خۆ وردە وردە تۆ بە عنوانە کەسایەتیەکی کورد ئەکەویتە ئەم قەیرانە کە ئەمە مەئموریەتە لەبەر ئەوەی کە هەر چەشنە مقاومەتێک هەزرە ڕزگاری و ئازادی لە ئینسانە کووردا بکوژن. پارتی و یەکێتی ئێمەی کوردیان محاولە ئەکرد بە هاوپەیمانێتی لەگەڵ ئەمریکا و ئەمریکا هەموو شتێکە. ئێمە هاتین درۆکەی ئەم برادرانەی کە ڕەحبەرانە حیزبی بوون دەرمانە خست. ئەوان بەسەر پارە بەسەر مؤسسات دانیشت بوون، ئیمکانیاتیان هەبوو و بۆ خەڵکی ئێمە قابل تەشخیص نەبوو. هەر کەسێک و منفعەت و بەرژەوەندیەکی بەسرا بوو. یەکێگەرێکی بوو بڕوا لە سلێمانی ئیشکا، یەکێگەرێکی بوو لە سایی مەسعود بارزانی بژێویەکی دەستکەفێ، هەم کوردایەتی ئەکرد هەم بە ناوبانگ ئەو هەم خۆی ئەفرۆشتەوە بە خەڵک هەم گیرفانی پڕەبوو لە پوڵ. شتە خراپێک نەبوو. کێ ئەبوو بە خراپەکە؟ ئێمە ئەبووین بە خراپەکە. وەختێ ئێمە درۆ چەواشەکاری کارنامەی غەڵەت کە ئەخواتە خانەی خیانەتەوە بەرامبەر بە مەردوم و کورد و دۆزە شۆڕشتی ڕانە و ڕزگاری خوازانەی کوردمان دەرەخست و بەر هەجمە و هێرش ئەکەوتین. بەڵام ئێمە بەردەوام بووین. ئێمە ئەم هەموو ڕەخنەمانە گرت بڵێین بێ تێئۆری شەڕ ناکرێ، بڵێین کورد پێویستی بە تاریفکردن هەست و بۆ تاریفی ناکەن، بڵێین ئەمە درۆیە بە خەڵکی ئێمە بێژیت ئەمریکا ڕفێقمانە و قەوانین و یاسای نێودەوڵەتی خەڵک ئەپارێزێت. مافە مرۆڤ لە یونایتد نیشنە هیچ زەمانەتێکی ئیجرای لە پشتەوە نییە. تۆ مافە مرۆڤ پێشێرکەی مەحکومە دەکەن، بەڵام هێزە بۆ ناهەنێرن. چۆن لە پێشچاوە هێزەکانە سازمانە ملەلە متحیدا لە ڕواندا 2 ملیۆن لە تووتسیەکانیان کوشت، سازمانە ملەلە متحید چاوی داخست تا 2 ملیۆن نەفەر بکوژرێت. چۆن لە ئەنفالەکان و لە ڕەوەکان و لە هەڵەبجە و لە بارزان جامعی جیهانی چاوی داخست بەسەر کوشتار و قەت و عامە کورد و تا ئەم دەقیقەیشە بە جێنوساید بە شێوەی ڕسمی لە هیچ کوێ نەناسریاگە و نایناسن. ئێمە سوالمان کرد زەمانەتە جێبەجێبوون و ئیجرابوونە ئەمانە چییە؟ هەموو وڵاتێ لەم دنیا هێزە سەربازی هەست، دەستگای ئیستیخباراتی هەست، چەک و چۆڵ ئەسێنێ. ئەگەر چی ناڵێ وزارەتە شەڕ دوای جەنگە جەهانی کردویانە لە وزارەتە ئەفنس کردویانە بە وزارەتە دفنس، وزارەتە پاراستنەخۆ. چۆنە تەمامە ئەم دەوڵەتانە لە دنیا هەن بە شوێنە پاراستنەخۆ چەک و چۆڵ سندن لە کێ ئەترسن؟ ئەتانوەمەوە سەرە مۆنتسکیۆ ڕوح القەوانین. مۆنتسکیۆ ئێژێ دەسەڵات بە دەسەڵات هەوسار ئەکرێ، دەسەڵات بە نەسیحەت هەوسار ناکرێ. بۆیە دەبێ دەستگای داد لەگەڵ دەستگای بەڕێوەبەرایەتی حکوومەت هەردکیان دەسەڵات بن تا بتوانن پێش بە یەکتری بگرن. ئەمە مۆنتسکیۆ ئێژێتی. وتم کوردیش ئێژێ شەق نەبێ مامەڵە بەتاڵە. دەی کارنامەی ئەم حیزبانە بە دەستگای پرۆپاگاندایی و بودجەی مەلایین دۆلاری لە ڕاستای خەساندنەوەی بیری ئینقلابی، بیری سربەستی و ئینسانی لە خۆبردووی قارەمان و کوردی بوو. من ڕۆژێک لە کلاپ هاوس مەلا بەختیارم گرت. پێم وت مەلا بەختیار من نەسیحەتت ئەکەم، نەسیحەتەکان هەڵگرە بۆ خۆت. وەڵامم مەدەرەوە. پێم وت مەلا بەختیار چی بەسەر هات؟ لە کابرایەکی ئینقلابی دانێرە ئاڵای شۆڕش لە سەروبەندە سەرکوتکردنەکەتا لەلایەنە نەوشیروان مستەفا و یەکێتی. مەلا بەختیار چیت پێ هات وا و گۆڕایوە لە ئینقلابی گەری کەوتی؟ ئەو قسانەی وا تۆ ئیمڕۆ ئەیکەی من نە ڕەجولە سیاسی عێراقیم چاو پێکەوت، نە ڕەجولە سیاسی کوردم چاو پێکەوت.
مەلا بەختیار تۆ خۆت ئێژی کورد گەمارۆ دریاگە بە دوژمن مەلا بەختیار تۆ لە کوردەوارە داگیرکریاگە لای عێراق ئیستەمەشایە ڕۆڵەی پاتریۆتیکە ئینقلابی کورد دروست کردایە و ئەوان ئاگریان بە ئێمەدا بدایە بەڵام تۆ هاتووی سوژەی نیئۆلیبراڵی خۆشگۆزەرانی مەسرەفگەرا دروست کردگە بە مەجیدی مۆڵ و بە مۆڵە گەورەکانت تۆ هاتگی بە دروستکردنە چێرەی کۆزمەتیکی سلێبریتیەکان ڕسانەیی ئینسان و مەسرفگەرای بێ ئیرادە دروست کردگە کەمینەیەک لەبەر تەهدیدا بێت مەلا بەختیار خۆی قرچۆ ئەکاتۆ خۆی جەم ئەکاتۆ تا لەبەی نەچێ چۆن تۆ ئێوە ئاوا خۆتان بڵاو کردگەسۆ ئەی چێژن کە لەبەرە گەماڕۆین مەلا بەختیار 11 دقیقە لەسەر قسەکانی من قسەی کرد هەڵگەڕیاوە قسەکانی منی چەواشە کردوتی کاکە حەیدەری دەوڵەتە ئینقلابی لەکوێی دنیا هەیە من قسەکانە مەلا بەختیارم هەیە زەفتیان کردگە بەڵام مەلا بەختیار تێنەگەیشت من چێژم یا تێگەیشت من چێژم بەڵام ویستی جوابەکان چەواشەکات ئەو هەموو نەغدەی کە ئێمە کردمان دروستی قسەکانە ئێمەی دەرخست ئایا ئێمە دوژمنە خەڵکە خۆمانین نەخێر ئایا ئێمە کەسمان لێ زیادە نەخێر ئێمە وتمانەمانە گشتی نەمایشن و خەڵک ئەخەڵەتێنێت بەڵام ئێمە لەوە تێپەڕین بین پارتی و یەکێتی بخین و شۆڕش بەرامبەریان دروست بکەین خەڵکە ئێمە ناڕازیە لە فەساد ناڕازیە لە بێعەداڵەتی ناڕازیە لە دزی و چەپەڵی ناڕازیە لە جەنایەت و پیاو کوشتن ناڕازیە خەڵکی ئێمە لەم فاصڵەی چینایەتیەی وا ئێستا چینێکی مل ئەستوری پارەدار دروست بووگە نە سەرمایەدار پارەدار سەرمایەدار تعریفی هەست بورژوا تعریفی هەست ئەمانە بورژوانین ئەمانە پارەدارن و قۆرۆغە پارەیان کردگە و قۆرۆغە دەسەڵاتیان کردگە و خەڵکێکی فەقیر شاید ئەم خەڵکە و ئەم تووڕەیە خەڵکە بە شوێنە تۆڵە سندن بێت بەڵام ئێمە کەسایەتی شۆڕژگێرە سیاسی ئەم وڵاتینە مناڵە خۆمان سەر ناوەڕین تا دڵە هاوسێکەمان و جێرانەکەمان بسووتێ بۆمان معزەرەتم هەز وەکو ئەو پەندە پێشینیانە نین ئێژە هێسرەکە حەزی بە تۆپی نەخۆی و زەرەرە ساحێوەکەیسی ئێمە حەزمان بەوە نییە لەبەر ئەوەی ڕقمانە لە پارتی و یەکێتی هەموو دەسەڵاتە کورد و هەموو سەروەریە کورد و هەمووی ئەو شتەی کە تا ئیستە و بە هەل دەسی کەوتگە لە دەسی بدات ڕابەرە سیاسیش بە شوێنە دروستکردنە ئیجماع لە ناوە خەڵکەکەی خۆیان یەکێتی دروست ئەکات تەرازان دروست ناکات ڕق و کینە دروست ناکات من لە دیبەیتەکانە وتکمە نەک ئەوەی کە ئێمە زۆر ئینسانی عادڵین بەڵام ئێمە هەڵەی سیاسی ناکەین زەمانێکیش دەسەڵاتە خەڵک لە دەستە ئێمە بێت ئێمە ئەگەر کەسێک بگرین مجرم بێت دادگای ئەلەمی بۆ ئەەکەین لە پشتە شاشەکانە تەلەڤیزیۆنەوە باشترین محامی بۆ ئەگرین لەبەرەوەی ئەگەر بەراعەت کریا یا ئەگەر مجرم بوو خەڵکە ئێمە ئەو بڕیارەی دیبێت و دانی بە عیداڵەتەکە دانابێت تا ئێمە کەمترین خەسار لە پەیکەرە مەردمە خۆمان بین ئەرتەشە کوردان بۆ دژایەتیە پارتی و یەکێتی دروست ناکرێت پارتی و یەکێتی تەواو بووبن تووشە مەرگە سیاسی بووبن و ئێمە ناهێڵین بۆشایە دەسەڵات دروست بوێت بۆشایە دەسەڵات کوشندەترین اتفاقێکە کە بۆ کورد بکەفێ ئێمە نایڵین بۆشایە دەسەڵات دروست بوێت و نایڵین ئەو اتفاقی وا لە شنگال و لە کەرکووکا بەسەر خەڵکی ئێمە کەوت لە سیویەکە ئابا بەسەر خەڵکی ئێمە کەوت دیسانەوە تکرار بێتەوە لە ڕەوەکەی نەوەتویەکە بەسەر خەڵکی ئێمە کەوت تکرار بێتەوە نابێت بۆشایە بڕیاندار بڕیاردان مرکزە فەرماندەهی لەبین بچێت
دە ئێمە چ ڕێگەیەکی هەبوو؟ ئێمە ڕاپەڕین بەرامبەر بە پارتی و یەکێتی. پارتی و یەکێتی بەم کارە خەسارێکی زیاتر لە خۆیان ئەدەن و زام زیاتر لە پەیکەرە مەردەمە ئێمە ئەدەن. ئەندامەکانە پارتی و یەکێتی فرەیان ئەزانن کە پارتی و یەکێتی کڵەپسیان کردووە و تەواو بوون، بەڵام ئاڵتەرناتیڤێکی بەهێزیش نابینن، تا بە متمانەوە بە پلە و پۆستەکەیانەوە بە تەقاعودێک کە ئەیگرن و بە هەموو ژیانێک کە تەرخانیان کردگەن نەترسن لە داهاتوویان و بێن پاڵپشت ببن بەو هێزە. ئەحزاب منتەسەبە بە کوردە بێ تئۆریە کوردایەتی یا بێ تئۆریە ناسیۆنالیزمە کوردی تەمام بوون، هەتایە لە بین چوون. لوتکەی یوتوپیایەکان دەسەڵاتە قانونی بوو. ڕەوەندە ڕووداوەکانە عێراق سابتی کرد، ئەفغانستان سابتی کرد کە ئەم مانەوەیە دەسەڵاتیە بەردەوام نابێ هەتایە و ڕۆژێک دەبێ بڕۆن و ئەڕۆن. بۆیە لە سەرەتای شۆ ئەمیانە ئەزانی. ئەوەی ئەمڕۆ لیوایەکی هابەدەسەوە، وا لە وزارەتە پێشمەرگە، وا لە شارەوانی، وا لە ئیدارەی کارەبا، ئەگەر یەکێتیشە، ئەگەر پارتیشە، تەکنۆکراتەکان، کارمەندەکان و پسپۆڕانە بوارە جۆرا و جۆرە کوردانن و ئەمانە جێگە و پێگەیان هەست و لەلایەنە خەڵکە ئێمەوە ئەگەر شکایەتە خصوصیەک لە تاڵانکردن و کوشتاریان بەدەسەوە نەبێت کەس تاقیبیان ناکە و بە هێزە خۆیانی ئەزانێت ڕێز و احترامیان لێ ئەگرێ و بگرە میدالیای قارەمانیش بدات بە ژنراڵەکان و گەورەکانی. دەسەڵاتە حیزبایەتی تەواو بوو. ئەحزابی وەکو کۆمەڵە و دموکرات و یەکێتی و پارتی و پەکەکە تەواو بوون. سابەتی کرد هێز ڕائەگرێت و کورد ئێشێ بڕوات و هێزە گشتی خۆی دروست کات، بەر لەوەی بۆشایە دەسەڵات دروست بێت، بەر لەوەی ئەو بڕە ئیمکانیاتەی لە بەردەستمانە لە دەستمان بچێت، چه ئیمکانیاتە مادی، چه ئیمکانیاتە خاکی و سەرزەمینی، چه ئیمکانیاتە و ئازادیەی کە ئەتوانین خۆمان ڕێک بخەین و ئیجماعی لە ناو خۆمانە دروستکەین. تەواو بوو. جا بۆ ئەم تەواو بوونە من ئێشێ ئەمە بکەمەوە گەرچە دیبەیتەکانی تریش کرده بوومەوە. بزانن پارتی و یەکێتی هەموو دەسەڵاتە خۆیان و هەموو گەورەیە خۆیان لە دەستورە عێراقیە کە 140 تیاجی دابین کرابوو بەرزەکردەوە کە وتبووی ئیقلیمە کوردستان ئیقلیمێکی فدراڵە. بەڵام هەر لەناوە ئەم دەستورە ئابووری ئەمنە قەومی بەژێرە دەسە ئەمانە نەبوو و ئەمانە هێزە پێشمەرگەیشیان تا ئەم دەقیقە میلیشیاز و بەشێک نییە لە هێزە دفاعی عێراق. ئەمانە سربەخۆیان لە داهاتە ئابووری نەبوو، بەڵام زەعفە دەوڵەتە مەرکەزیە عێراق باعث بوو بۆ ئەمانە بتوانن ئەم تەڕاتێنە بکەن و خەڵکیشی پێ سەرگەرم بکەن تا ئەمان بتوانن کارە خۆیان بووە لەبەرەوە. هەموو گرەوی ئەوان لەسەر ئەوە بوو کە لە عێراقا هێزێک دروست ناوێت هەموو هێزەکانەتر بداتە دواوە و بە دەستگاهە میدیایی و پرۆپاگاندایی و بە پارە خەڵکیان ڕاگرت بوو لە ئاستە ئەم تێگەیشتنە سەقەتە تا ڕۆژە خۆی جێبێڵن. ئێمە دیمان لە کاتە کەرکووکە ئەمانە گومڕۆکاتیان لەدەستدا، مەتارەکانیان لەدەستدا. ئێمە دیمان هەر لەم دەوڵەتە ئێعتلافیە بێهێزەی عێراقا
حەیدەر العیبادیە و پاشان کازمیشە ئەمانە لە دادگای باڵای عێراق دۆسیەی نەوت و دۆسیەی غازیشیان دۆڕاند. یعنی هەمووی ئەمانەیان دا بەدەسەوە خەڵکەکەی ئێمەیش چون ڕقی لەمانە بوو و چون دەسەڵاتە گشتی لە خۆیانە ئەدی هەر چەشنە زەربەیەک لە ئەمانەیە بە زەربەیەک لە ئەمان ئەدی نە لە کورد و پێی خۆش بوو چون پێوا بووم داهاتە ئەمان ئەیدزن و ڕای ئەماڵن و با ئەمان نەیدزن و ڕای نەماڵن حکوومەتە عێراقی بیوات و بەمان خەدەمات بە ئەمان خەدەماتیش نادەن ئەمان خەریکن دوو فەکتۆ بازیەکەن دووزە بازیەکەن لەو لاوەیەشن دەوڵەتە عێراقی بوو جەنادا لەم لاوە ئەوەی داهات بە دەستێرن ئەیدزن ئەوەی کە موچەنیە و پارە نییە ئەخرێتە ئەستۆی دەوڵەتە عێراق ئەوەیشی پارە پەیدا ئەبێ ئەیدزن و نایدەن بە کەس. ئەمە خەڵکی گەیاندوو بەوەی کە بێت ڕاب بپەڕێ بەرامبەر بەمانەوە بە ڕاپەڕینی عەسکەری و سەربازی لێیان بدا. تەبیعەتەنەمە بەشێکی فرە لە خەڵکی ئێمە ئەگرێتەوە 450,000 نەفەر خەڵک ئەگرێتەوە کە موچە ئەگرن بندیوارانە ئەگرن معاشە پێشمەرگەی ئەیلوول ئەگرن معاشە پێشمەرگە کۆنەکان ئەگرن معاشە ئەنفالانە ئەگرن معاشە هەڵەبجانە ئەگرن و ئەمانە گشتیان لەم معاشە ئەترسیان. لە کەرارە ئەمە فرە کەسێک ئمڕۆ بە واستەی یەکێتی بوون و پارتی بوون بووە بە عەقید و بە لیوا و بە محافزە فڵانە جێگە و بووە بە سەرۆکە ئاسایش و پاراستنە فڵانە جێگە و لە دابینکردنە دەسەڵاتە عەشیرەیە ساختەیشە کۆمەڵی خەڵکی تریشیان بە پارە گرتگە بەناو سەرۆک عەشیرە. ئەمە تاکەی وا بەردەوام ئەوێ تاکەی تا زمانی حکوومەتە عێراقی زەعیفوێ بۆ پۆل بریمەر دەسەڵاتیدا دەسە عێراقیەکان بۆ خاتری ئەوەی کە گەرەکی بوو ستەیبڵەتی یا استقرار یا سەقام بێرێ بۆ عێراق. یەکەم شتیەوەسە وەستانەوەی تەقینەوەکان و کوشتنە خەڵکە سڤیل تا سابتی بکات ئەم پەلامارەی ئەمریکا ئەم خەسارەی بە شوێنەوە نییە و توانیوێتی ئەمنیەت بێرێ بۆ خەڵکی عێراق. یەکەم پل لە سوبات بوو بۆ یەهاتن عێراقیان بەش کرد بەسەر گولوبگەرە جۆرا و جۆرا ئەوەی چەکداری تیا بوو پارەیان پێدا تا بتوانێت نوێنەرایەتیە مردمە عێراق بکە. بۆ یە گولوبگەرە چەکداری دروست بوو گولوبگەرە چەکداریە بێ بنەما و بێ هێزە خەڵکی دروست بوو. ئەمە تەوازونەکەی ڕاگرت تەوازونە گەندەڵی مەسەڵەن عێراق 100 میلیارد دۆلار پارەی هەیە پارەکە بە شەکەین لە بینی یەکتریە تەواو عێراق سوباتی هەیە بۆیە خەدەمات لە عێراق جێبەجێ نەبوو ئاو کارەبا نییە شارەکە سەدر یەکێک لە کەسیفترین شارەکەکان و گێتۆکانە دنیاس لە قیاسەتەکە مکسیکە و مکسیکۆ سیتیە. خەڵکە ئێمە ئێستەیش خەریکی کارەبای ڕئیسی موەلیدەن میلیارد دۆلار داهاتە عێراق هەست کارەبایان نییە ئاویان نییە سەرچاوەی ئاوەکان لە تورکیە و لە ئێرانەوە لێیاندا ئەگیرێت عێراق خەریکە بێ بە بیابان گەرمایەکی تاقەت پڕوکێنە و خەدەمات نییە. ئەگەینە مەقتەعە مقتەدا سەدر هێزێکی سکتی فەرقەیی شیعەس کە مێژوویەکی هەسوو ئێوەیش ئەزانن بەڵام مقتەدا سەدر ئەتوانێت لە ناوە خەڵکە فەقیر و هەژار و برسی شیعە ئەوانەی شارەکە سەدر و ئەوانەی جێگاهایەکی تر بۆ خۆی پێگەیەک پەیداکە. بەدەسەڵاتە مادی و هێزێکی نظامی کە پێکەوەی ئەێنێت تێتە ناو بربەرەکانیە دەسەڵاتە عێراق. مقتەدا سەدر تەنیا جەریانێکەوە ئەتوانێت لە بەشە شیعەگەریە ئەو مەقامە پەیداکات کە مستەقل بێت لە شیعەگەریە ئێران. یەک ئەو یارمەتیە قەبارەی دەوڵەت میلەتی عێراق پێیەکا کە مقتەدا سەدر عێراقیە و ئاخونەکانی ئێران ئێرانین. ئەوان مەشروعیەتە بینالمەلەلیان هەست ئەمانیش مەشروعیەتە بینالمەلەلیان هەست. ئەوان نەوتە فرۆشن ئەمانیش نەوتە فرۆشن. ئێران 2 ملیۆن بەرمیل ئەفرۆشێ عێراق 7 ملیۆن بەرمیل 6.5. یعنی عێراق بە جۆرێ پارەدارترە لە ئێران پاسپۆرتی عێراقیشی هەست. مقتەدا سەدر مەلای شیعەس باوکی مەرجع بووکە باوکو 2 برای سەدام کوشتگنی باوکو 2 برای بۆ ئەوەڵین بار نوێژە جەماعەتە شیعە لە عێراقاکە نەژێر دەسەڵاتە سەدام
مقتدا سەدر ئامۆزاگە ئیمام موسای سەدرە پێگەیە تەشەیوع جەهانیەکەی لە عەلیە خامنەئی فرەبەرزترە. مقتدا سەدر ئەوەڵین کارێک کە ئیکات سوباتە عێراق تەهدیدەکە، یعنی تەهدیدە شەڕە ناوخۆیی، تەهدیدە ترازانە جارێکی تر لە عێراق. ئەمە گەورەترین تەهدیدە. بەڵام هەر بە تەنهایی بە هێزی نظامی ناکات، بەڵکو بە زمانە قانون و بە زمانە مردم کە لەسەرەوەی قانونە خەریکە قساکە و خەڵکی بۆ تێرێتە خیابان. مقتدا سەدر تێ لە تەیارە سەدری فاصڵە ئەگرێت و خۆی لە سکت و گروپ و قەوم دەرتێرێ و ئەیکا بە ملی. چۆن ئەیکا بە ملی و چۆن ئەیکا بە نەتەوەی عێراقی؟ بە دیماند، بە خواستێکی گشتی. مقتدا سەدر نایە بێژێت من پۆستی سەرۆک وەزیرانیان پێم نەداگە ئەم خەڵکە تێرمە دەرەوە لەبەرەوەی پۆستی سەرۆک وەزیران بدەن بە سەدریەکان. ئەم قسە ناکە. مقتدا سەدر ئێژێت خەڵکە عێراق بە دەستە فەساد و بە زلە هاتکن و ئێمە هاتگین بە ئەدەبیاتە حوسەینی یەزیدیەوە، یەزیدیەکان لە بین بووین گەرچە ئێمە کەمین. ئەم قسە مقتدا سەدر لە ڕەحبەرێکی سکت و فرقەیی دەرتێری و ئەیکا بە ڕەحبەرێکی ملی عێراقی بە دیماندێک و بە خواستێک کە خواستە ئەکسەریەتە خەڵکە. پس مقتدا سەدر هەمووی دەسەڵاتە خۆی لە جێبەجێکردنە خواستێکا کە خواستە ئەکسەریەتە قاڵە بە خەڵکە عێراقە دەرەخە. فەساد و جەریانگەلە فاسد، جەریانگەلە تەجروبەکریا بە 20 ساڵە ڕابردوو لە فەسادا کە تەوانە بەرقەرارکردنە سەرەتایی تەرین خەدەماتە دەوڵەتیان بە خەڵکەکەی خۆیان نەبووگە، لە ئاو، لە کارەبا، لە تەمیزی و لە پاراستنە محیتە زیستە و ژینگە ناتوانیگە. چ بڕسێ بە ئەمنە قەومی، چ بڕسێ بەوەی کە وڵاتی وەکو عێراق بوو بە سجێگەی تەڕاتێنە تورکیە و ئێران و ئەمریکا و ئیسرائیل و هەڵە خەنەوتیە گشتی و ئەوەی نەماگە سەروەریە بۆ ئەم مردمەسە. ئەمە چۆن اتفاق کەوتکە بە هەبوونە گروپگەلە بێ ئینتما و بێ پێگەی خەڵکی، لەوانەیە هێزە چەکداریان هەبێ بە پارە گرتی بێتیان، بەڵام نە هێزە چەکدارەکەیان ئیدئۆلۆژیکە، نە پێگەی مردمیان هەست. مقتدا سەدر تەنیا کەسێک کە ئەم پێگە مردمیە لە خۆی دەرەخە. خۆ لەگراسی اتفاقەکەوێ کە حیزبە کوردیەکان لەبینەوە اتفاق ئەوە ثباتە عێراق، ستەیبڵەتیە عێراق و قەرارە عێراق لەژێر تەهدیدە گەورەیە کە ئەمانە ئایانوت نییە. دوو، ئەمانە ئایانوت دەستور و قانونە عێراقی پێشێل ناکرێت چون ئەمریکای لە پشتە. مقتدا سەدر پارلەمانە عێراقی داخست و نەیهێشت سەرۆک وەزیران هەڵبژێرن. ئەمە کارێکی یەکجار گەورەس و سابتی ئەکا کە دەستورە عێراقی هەتایە ناڕواتە بەرەو. ئەم گەورە زەربە دراوە لێ حەج کەسێک نە بەناوە هێزە ئەمنیەتە عێراقی، نە بە عنوانە ئەرتەشی عێراق، نە بە عنوانە حەشتە شەعبی جورئەتی نییە ڕوبڕووی خەڵکەکەی بەرە پارلەمان ببێتەوە. ئەمەلەن دەوڵەتە عێراقی کڵاپسی کردە. مقتدا سەدر بە کوردی ئێژێ ئەمە چییە ئەینیان پێتۆ لێت ناوێت و ئێژێ ناوە. ئەها دیوە کە سەڵمان ڕۆشتیان دابەرچەق و بۆ لەبەرەوەی 30 ساڵەوە پێش خومەینی وتی ئەم کابرا بکوژن و جایزەیەندانە. دوای 30 ساڵ کابرایەک پەیدا بوو و حکومەکەی خومەینی جێبەجێ کرد. ئەمە چییە ئەینێن پێتۆ لێ ناوێت و ناوە. مقتدا سەدر لە جێگەی فاعلیەتەوە وێسیاگە، لە جێگەی سوژە وێسیاگە. چۆن مزەفەرنەوە بەسەرانە عەرەبوتی یا ئەبناء القەحبە ئەنتە 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 وە گشتیان. مقتدا سەدر چووگەسە جێگەی ڕەحبەرە خەڵکە عێراق وێسیاگە، ئێژێ یا ئەبناء الفاسد ئەنتە 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 ئەنتە. یەک نەفەر زاتی نییە بە مقتدا سەدر بێژێ فاسد، بەڵام مقتدا سەدر بە ورد و درسیانی ژێ فاسد لە مالکیوە تا ئەلباقی. ئەمە ناوێکە کە مقتدا سەدر لەمانەی داگەمە گەورەترین شکەستە بۆ سیاسیەکانە عێراق. وا مقتدا سەدر وای پێیان کردکە
ئەوەی سیاست بزانێ ئەزانێ جڵەوە ئەم دەوڵەتە عێراقیە تەواو ناگیرێ مقتدا سەدریش نەوێت یەکێکی تر ساڵێکی تر 2 ساڵی تر پەیدا ئەوێ ئەم تەوازنە ئەشێوێت. تەجروبەی ئەفغانستان سابەتی کرد وڵاتە متحدەیە ئەمریکا 20 ساڵ ویستی دەوڵەتیان بۆ دابنێت، یاسایان بۆ دروستکە، لوی جەرگەیان بۆ دابنێت، جەنگ سالارەکان پوڵ بگرنە دەسەوە هەروەکو عێراق ئیجماع عەشیرەیی و قەبیلەیی و سێکتی بتوانێت وڵاتێک کە نەبووگە بە وڵات و میلەتێک کە نەبووگە بە میلەت بیان کات بە دەوڵەت. بەڵام فەساد تا بینەقاقای ئەفغانستان چوو بوو، پارەکانە ئەمریکا بە خەسار ئەدریان، ئەمن نەبوو، خزمەتگوزاری باش نەبوو، تاڵبان هەر وەستا تا ئاخری ئەمریکا خۆ نەیەتوانی هەتایە لە ئەفغانستانە بوێت. دای بەدەستی ئەو هێزەی وا ئیدعا ئەکاتوانی ئەفغانستان کۆنتڕۆڵکە، دایەوە بە تاڵبان. ئەمە بۆ تۆ دەری خست کە وڵاتە متحدەی ئەمریکا کە بە تاڵبان وتی تەرۆریست چوو تاڵبانی خست، لە تاڵبانی کوشت، تاڵبان زانکۆی ئەفغانستانیە تەقاند و بازار ئەفغانستانیە تەقاند و خەڵکی سڤیلیە کوشت. هەشتەکەکەی کابرای ئەفغانیتان لە بیرایی و جانە پەدەر کجا هەستی بە شوێن کچەکەی ئاگەڕیا لە زانکۆی کابولا پارەکە بوو بە 8 ملیۆنی. گیانی بابا وایتە کوێ بە کچەکەی ئەوتوو خشتەکانی لادا جانە پەدەر کجا هەستی. وڵاتە متحدەی ئەمریکا تەکەو هێزە ڕێکەوت، ئەفغانستانی دا بەدەستی و چۆڵی کرد. ئەوانەی حکوومەتە هەرێم تۆقان درۆکانیان دەرکەوت، بەڵام کەس نەبوو پاڵیان پێوە بنێت. ئەوانە خۆیان کرد بە کار وتیان وانیە بۆ ئیستە دەستگا میدیایەکانە پارتی و یەکێتی لەسەر مقتدا سەدر نادوێت ئەم شتانی کە من وتم بۆ ئێوە پێتان نایژێ مقتدا سەدر سوباتە عێراق و وڵاتە متحدەی ئەمریکا سوباتی تیاگەرەکە تهدیدەکە، هێزێکی جددیە. ئەگەر مقتدا سەدریش بکوژن عێراق سوباتی لە دەست ئەدا و تووشە شەڕ ناوخۆوە بێ و شەڕ ناوخۆیەکە کۆ نابێتەوە حتا ئەگەر بیکوژن. پس سوباتە عێراق بەرگە ئەوڵە وڵاتە متحدەی ئەمریکاس کە گەرەکی سیواوێتە، چون ئەفغانستان بوو بە هۆی ئابڕوچوونە عێراق ئەمریکا، عێراقیشە بێت بە هۆی ئابڕوچوونە ئەمریکا ئەگەر ئەم سوباتە زاهریەی کە هەسی لە دەستی بە. مقتدا سەدر توانی دەستوری عێراقی پێشێلکە لە ئاستێکی بەرزۆ بەر بە دانانە سەرۆک وەزیران بگرێ و دەوڵەتە عێراقی لە کڵاپس و لە قەتیسماویەکی مطلقایە حەج دێناڕوا بەرەو بەری حیواریشی گرکەوەیژە حیوار ناکرێ، لەگەڵ فاسدا حیوار ناکرێ. ئەمانەمانە داگە بە دادگا، لە دادگا قوتارە بن، دادگایش نایخوا. ئەمە نیشانەدات نەها ئەو پەیمانە نە وڵاتە متحدەی ئەمریکا نە هیچ شتێکی تر کەسێک کە هێزی بوێت ناتوانێت بیواتە دواوە لەبەرەوەی ئەو بە تهدیدە ئەمنە قەومی لە عێراقەوە لە ناوچەکە هاتووەتە مەیدان بیکوژن، شەڕدەست پێیەکە نەیکوژن مقتدا سەدر خۆی سەپێنێت. ئەمریکای شوێسیاگە سوباتەکە لە دەست نەچێت. ئەگەر مقتدا سەدر بتوانێت خۆی بسەپێنێت لەگەڵ یا ڕێئەکەفێ. پارتی و یەکێتی ئێستا لە پشتە شعارەکانیان وا ئەیانوت گەورەترین دەستاوەردە ئێمە ژیربوونمان و لۆبیکردنمانە، نۆکەریە بۆ ئەمریکاس و ئەمریکا ئەمان پارێزی ئەهان لە مەخبوورنیان پارێستن حتا قاسم سولەیمانی هات. ئەم دروشمانە تەمام بوو. پارتی و یەکێتی شکستیان هێنا، تەمام بوون. کۆمەڵە و دموکرات شکستیان هێنا، تەواو بوون. چۆن شکستیان هێنا؟ کۆمەڵە و دموکرات بە خەڵکە سنە و کرماشان ئێژن ئێران فدراڵی ئەمان کات بە پارتی و یەکێتی ئەها ژیانیان چەند بەختەوەرە. خەڵکە سلێمانی و هەولێر و زاخۆ و دهۆکیش ئێژن خۆزگەم بە کاتی سەیدە ڕەئیسە سەدام خوا بکا هێزێکی بتەوی بەرکەزی بێت و ئەم بێشەرەفیە لەم سەرزەمینە ڕاماڵی.
ئەوان تازە گەرەکیانە خەڵکەکە هان بن بەرەو فیدراڵی ئەمانەی سلێمانی و هەڵەبجە و ڕانیە و پشدەر و کەلار و چەمچەماڵ ئێژن بە قوربانتان بین بیوەن سەیەد ڕئیسێکمان بۆ بێرنەوە خەدەماتمان پێدا. فێدرالیزم شکستی خوارد. دیپلۆماسیە نێودەوڵەتی شکستی خوارد. دیسکۆرسە هاوپەیمانبوونن لەگەڵ غەرب و پرینسیبەکانە غەربە شکستی خوارد. بۆیە ئێستا ئەوانەی کە خۆیان بە ڕووناکبیر و دەمەوەر ئەزانن، خۆیان بە نوێنەرانە دنیای ئەولەمە ئەزانن خەریکە کەرە بن. مقتەدا سەدر مەلای شیعەی دوا کەوتک بۆ ئەمریکا لە بەرامبەریا مەوزع الهەبری. ئەمریکا لە بەرامبەر تاڵەبانی شانەی گرت و ڕیشی تا ئەبراسۆ بووی مهم نییە ئەمریکا چۆن بیرەکاتەوە. دەسەڵاتە خۆی بەلایەوە مهمە. دەی ئێمە 5 ساڵ ڕخنەمان گرت، ڕخنەی تودمان گرت، ناونۆ ناوەڵۆکی واقعیمان یاسەری ئەمانە. بەڵام ئیستەکاری ئێمە وەسە بڕۆین مەسعود بارزانی بگرین ئێدامیکەین. ئێمە پیاوێکی وەکو مەسعود بارزانی بەڕدێنێکی سپیوە نایگرین ئێدامیکەین. ئەمە غەڵەتە گەورە ناکەین. یەک دانە هێزە کورد ناگرین بیکوژین. ئەوان شکستیان خواردووە. ئێمە مردمین و دەسەڵاتە گشتین. تەمامە خەڵکە ئەم سەرزەمینە بە خەڵکە خۆمان نەزانین، لە پیاو چاکەکەی تا پیاو خراپەکەی، لە دزەکەی تا ئەمیندارەکەی. بە چاوێکی بەرامبەر ئەنوارین پێیانە. خۆمان زام لە جەستەی خۆمان نادەین. خۆمان بە خەڵکێکی وەحشی پێناسە ناکەین. ئێمە لیبیەکان نین قەزافی بکوژین. ئێمە عێراقیەکان نین سەدام حوسێن بکوژین. دەسەڵاتیان تەنفیزەکەنەوە بە خەڵکی و ئێمە تاهدیدی هیچ کامیان ناکەین. خۆیشیان نەزانن ناکارامە بوون. خۆیشیان نەزانن کارنامەیەک لە فەسادیان دروست کرد. خۆیشیان نەزانن تا ئەگرا هاتن. لەگرا باشترە خیانەت لە خەڵکەکەی خۆیان لەمە زیاتر نەکەن. بۆ دروستکردن ئەرتەشە کوردان ئاسانکاری بکەن. ئێمە نەک لەبەرەوەی کوڕە خاسەین، لەبەرەوەی هەڵەی سیاسی ناکەین. ئەوەی بێت مەسعود بارزانی و کوڕەکانی بەڕدێنێکی سپیوە بکوژێت، هەتایە نەنگە میژووی بۆ خۆی هێنێت. ئەوەی بێ ئەم کارە بکات تەعاتوفە خەڵکی بەرەو مەسعود بارزانی دروست ئەکا، هەروە کە تەعاتوفیان بۆ سەدام حوسێن دروست کرد. وەختێ تۆ لەو شکۆهە سەدام حوسێن نەبینی، پاشان لە پای سێدارە ئەیبینیت. وەختێژی ئەڵڵاه ئەکبەر، ئاشە عێراق، ئاشە شەعب، ئەڵڵاه ئەکبەر. تو تەمامە جنایەتەکانە سەدام حوسێن وەکو خەڵکی عادی لە بیرەکەی. ئێمە ئەو کارە ناکەین. مەجال نادەین بە خائین دەسەڵاتی بەدەسە و بێخیانەت لە خەڵکە، بەڵام زامیش ناخینە پەیکەرە خەڵکە خۆمان. کەسێک بەناوە پارتی بوون و یەکێتی بوون و یەکگرتوو بوون و کۆمەڵ بوون ناکوژین تا بنەماڵەکەی ڕق لە تۆ بەدڵ بگرن و ئەم ڕقەی کە هەڵی یەگرن بیان کات بە عنسورە خیانەت کە هەر دوژمنێ بتوانێ بیان کڕێت لەبەرەوەی ئەو ڕقێتی لە تۆ و لەم دەسەڵاتە. نابێ بێڵین خەڵکە ئێمە کە مؤسساتی نییە و دەوڵەتی نییە و ئیرادەی گشتی نییە ڕقی لە پارتی و یەکێتی گرکێسی دیوات بەرەو بۆ شایەت دەسەڵات تا بماندا بەدەسە گورگەکانە بێگانەوە هەڵمان دڕێت. ئەم مردمە عەقڵیشی هەست، گەورەیشی هەست. ئێمە نایەن مناڵە خۆمان سەربڕین دڵە هاوسێمان بێتە ئێش. ئێمە نایەن هەموو سەروەت و سەروەری مردمەکەمان لە بەین بووین لەبەرەوەی ڕقمانە لە پارتی وێکێتی. ئێمە مێژوو تکرار ناکەین و کابرایەکی مێژووناسی دەوڵەتی یەهودە ئێرانی هەست بەناوە حەمە عەلیە هۆمایون کاتۆزیان
باسە وەرچەرخانەکەی 57 وەرچەرخانە ئەمریکایە کە ئەوان پێی ئەڵێن ئینقلاب، ئێمە پێی ئەڵێن وەرچەرخانی ئەمریکا و ئێمە ڕاستەکەین. پرسیارێکەکە لە خۆی ئێژێ چۆن لە بەرامبەرە ئینقلابە ئێرانە هیچ بورژوازی ملیەک نەوەستا، یعنی ئەوانەی کە پارەدارن چرخی بەرهەمهێنانیان لەدەستە و لە ئینحساری بازاڕی ئێرانە پارەدار بوون و بوون بە سەرمایەدار. ئەمانە چۆن هێشتیان شاب کەفێت لەبەرەوەی ئینحسارات لە دەستیاندا ئەکەوت. خۆی وەڵامەداتەوەڵێ لەبەر ئەوەی کە ئێمە لە ئێرانە بورژوازی ملیمان نییە، ئەوە حاکمیەتە پارەدار دروست ئەکات، نە پارەدار حاکمیەت. باچوون ئێمە دەوڵەتمان نییە و ئیرادەی گشتی کوردیمان نییە، نەین وەکو خەڵکێکی دەس و پێ بەسیاگ لە بەرامبەر هەر داگیرکەرێکا مقاومە نەکەین و هەر کەسێک بێت تەباتمە لە سەرمان قبوڵی کەین. بۆ چون لەبەرەوەی دەسەڵاتمان نییە، حکوومەت و مؤسساتمان نییە کە تعبیر لە ئیرادەی ئێمە بکا، ئێمە بین ملکەچکەین بۆ هەر کەسێک وا لە هەر کوێیەکەوە تێ، لە بەسڕەوە تێ، لە تارانەوە تێ، لە ئەنکاراوە تێت، بێڵین سوارە ملمان بوێت، بێڵین ببێ بە ئەربابمان و بابامان و پیای گەورە بەسەرمانەوە ئەو بڕیارمان بوو بات و ئێمە چون خۆمان ناتوانین بڕیار بین، بێ عەقڵین، دزین، خائینین. ئەمە کارێ غەڵەتێکە. ئەوە بۆ خاتری ئەوە سیاست بەدار لەم کوردە نەوگە کە بەربەم بۆشایی دەسەڵاتە بگرێ. دانان ئەرتەشە کوردان بەر بە بۆشایی دەسەڵاتە گرێ، پارتی و یەکێتی لەوانەیە لە ڕووبەر میدیایەوە بە من و تۆ ڕاستەکەی نەێژن، بەڵام خۆیان خاسە زانن من ڕاست ئێژم و ئەوان تەواو بووگن و ئەوان تووشە مەرگە سیاسی بووگن. ئێمە نەهاتکەین ئەرتەشە کوردان دروستکەین مەلا بەختیار تۆ ئیعدامکەین، ئێمە کاروا ناکەین، دەسە خۆمان بە هەڵەی گەورەی سیاسی وا نابین، ترازان لە ناوە خەڵکە خۆمانە دانانین. ئێمە ئەوەیشی بۆ ئەم خەڵکە خزمەتی کرد بێت و نەیشی زانی بێت و هەڵەیشی کرد بێت، احترامیشی بۆ دانین، پارەی تەقاعودی و موشەی تەقاعودیشی پێدەین. ئێمە نایەڵین تۆڵە ئەستاندنەوە ببێ بە باو و مەردەمە ئێمە ئەو کارە ناکەین. ئێمە نایەن بە ناوە تۆڵ ئەستاندنەوە لە ناوە جستەی خۆمانە هەزار دەرد دروستکەین و ئەم کارە ناکەین. تێپەڕین، ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لەو نەغدە توندانەی لە ئێوە کردی تێپەڕی، لەبەرەوەی سابت بوو ئێمە ڕاستمان کرد. ئێمە قسانمانە کرد کە چەرمەکە سەگ نەیخوا، چەرمەکە سەخواردی. ئیستە وەختی ئەوە نییە ئێمە بە شوێن ڕۆخانە ئێوە بین، ئێوە ڕۆخاون. ئیستە وەختی ئەوەسە ئێمە نەهێڵین دەسەڵاتی گشتی کورد لە بین بچێوە کورد بێ دەسەڵات بکرێ، بۆشاییە دەسەڵات دروست بێت. مەسئولیت بین بە خەڵکەکە، ئەو خەڵکەی وا ئێوە ناڕازیتان کرد بوو، ئەو خەڵکەی وا ئێوە پاڵتان پێوە نیا بوو و بە بێکەڵکتان ئەزانی ئیمڕۆ بەهۆی دەسەڵاتێک کە خۆیان دای ئەنین کەڵکیان دەرەکەوێت، پێگەی خۆیان بەدەستێرن، خۆیان ئەبن بە فەرماندە و ژێنێڕاڵ و گەورە، خۆیان تەعبیر لە ئیرادەی خۆیان و کەسوکاریان و دەور و پشتیان ئەکەنەوە. باشترین ڕێگە بۆ ئێوە ئەمەسە کە لەم ئاشتیە گشتیە بۆ دروست نەبوونە بۆشاییە دەسەڵات بەشداری بکەن، یەکبار لە تاریخە وەکو ڕەجۆلە سیاسی، وەکو کەسێک کە تەجروبەی حکوومەتیشی کردگە، لە جەریانە سکتی و فرقەیی دەرهاتگە و تۆزێک شتێ بەناوە ئەمنە قەومی و دەسەڵات گشتی ئەناسێت، هەڵەی سیاسی ئەناسێت. تاریخ مەکەنە جێگەی نەنگە خۆتان. ئێمە ئیرادەمان کردگەم دەسەڵاتە گشتی ئەبێ دروست بکرێت، مبنە سەد ڕێگەمان. پێمان خۆش نییە دەستمان بڕواتە خوێنە یەکتری، کێشەی شەخسیمان لەگەڵ هیچ کەسێکان نییە. ئێمە مردمین، دەسەڵاتە خۆمان گەرەکە، سەعادەتە گشتمان گەرەکە، بەختەوەری هەموو کەسێکمان گەرەکە و ئەم سەرزەمینە دەبێت ئینسانە کارامەکانی لە جێگەی خۆیان بن. ئێمە نهاتوین ئستعدادە کەس بکوژین، هاتوین ئستعدادەکان دەرخەین. ئێمە لەسەرەوەی سکت و فرقە و جەریان وەستاوین. ئێمە هاتوین ئیرادەی کوردی دروستکەین. ئێمە هەر کاممان تاکە ئەم سەرزەمینەین، ئینسانین و مردمین،
بۆ وەستاوین ئەمریکا بێت بڕیارمان بۆ پێمان وایە کابرایە لە بەغاتێت ئەتوانێ ئیدارەمان کا خۆمان ناتوانین خۆمان ئیدارەکەین، خۆمان ناتوانین تعبیر لە ئیرادەی خۆمان بکەین. یەکبار لە مێژووتانە باوکانە بیرکەنەوە، یەکبار لە مێژووتانە سیاسیانە فکرکەنەوە، یەکبار لە مێژووتانە ئاوەڕێ بدەن نەنگ و بێ ئابڕوویە مێژووتان بەناوە قورس بێت. هەموو ئینسانەتوانێت تەغییرکا و سیاسەتە دروست هەڵبژێرێت. ئێوە تەواو بوون. داستانە ئێوە و کۆمەڵە و دموکرات و پارتی و یەکێتی تەواو بوو. داستانە سیاسەتە نێو دەوڵەتی و بازیکردنە بە فعالیەتە مەدەنی و دموکراسی بازی و خۆفشۆکردن بە ناوە هاوپەیمانەتی تەکە ئەمریکا و لۆبیکردن تەواو بوو. هێزە و قودرەتە داهاتووی تۆ تەزمینەکات، بۆیە تەمامە وڵاتان ئەرتەشیان هەست، تەمامە وڵاتان بودجەی نظامی و عسکەریان هەست، سەربازیان هەست، کۆمەندۆیان هەست، چەکەکانیان تازە ئەکەنەوە. ئێستا بەس سەر زەمین و دەریا و ئاسمانگ نییە، بە شوێن فەزا ئەڕۆن، بە شوێن شەڕە سایبری و دنیای مەجازی و ئینترنێتە ئەڕۆن. ئەندامان و سەرکردایەتیە پارتە دموکرات و یەکێتیە نیشتمانی. انتقادەکانە ئێمە لە ئێوە گەیشتە لووتکەی خۆی. ئێمە لە ئێوە تێپەڕین. کارنامەکەتان دەرکەوت و دروستیە نەخدەکانە ئێمە دەرکەوت. کارێک مەکەن ماڵە کورد ئاگری تێبەربوێ لەبەر ئەوەی کە بتوانن بیشەڵەژێنن و دەرچن و پێتان وایە ئێمە ئاڵای شۆڕشین و حیزب شوعین و یەکشێتین و ئەتوانن لێمان بکوژن و قوتار بن. ئێمە دەسەڵاتی گشتین، ئێمە حیزب نین، ئێمە مردمین، ئێمە ئاڵای شۆڕش نین، ئێمە حیزب شوعین نین، ئێمە سکت و فرقەنین، ئێمە جودا لە خەڵکی نین، ئێمە تعبیر لە دەسەڵاتە گشتی ئەەکەین. لەگەڵ ئێمە دەرنەکەفی بۆ خۆت باشترە، تەزمینەمانەوەی خۆتەکات. ئەتوانێت بەرگێک لە مێژووش بە ناوت بنووسێت. ئەوانەی کە ئەندامانەم حیزبانەنە خۆتان ئەزانن کە جێگەیەکی غەڵەتن، بەڵام ناچار بوون. ئێستا بێنەوە و ببن بە هێزە گشتی، ئێوە تعبیر لە دەوڵەتە کوردی بکەن. دەوڵەت لەگرا دروست ئەبێت، لە مەچەکەکەی من و توا دروست ئەبێت، لەسەر ئیمزای ئەمریکا نابێت، لەسەر ئیمزای نێودەوڵەتی نابێت. وادیتان ڕووسیە چۆن پەلاماری کەریمەی داوگرتی، وادیتان ڕووسیە چۆن پەلامارە ئوکراینیدا، وادیتان ئێمڕۆ چین چۆن تەهدید تایوان ئەکا. هێز و ئەو ئیرادەوا لە زیهنی ئینسانەکانە ئەتوانێت تۆ بهێڵێتەوە لە تاریخە. ئەگەر تا ئەم دەقیقە لە تاریخا ماوینەتەوە، بەهۆی نەریتەکانمان بوو کە بە هەزاران ساڵ لە مێشتمان مایەوە. سەرڕای ئەو گشتە تەوتەئە کە کریا بەر عەلەیهمان، بالئەخرە و نەوزێکمان تیا ماوە هێشتا، نووزەیەکمان تیا ماوە هێشتا. پس ئەرتەش کوردان سەرەتای هەنگاوەکانە بۆ دروست نەبوونە بێ بۆشاییە دەسەڵات بۆ خەڵکە کوردەوار و بۆشاییە دەسەڵات بە کارێکی کوشندە ئەزانین و بۆیە ئێمە ڕوو لە ئێوە ناکەین. ئێوە تەواو بووبن، خۆتانیش ئەزانن تەواو بووبن. ئێوە حتا ئەگەر گەرەکتان بێ بە شێوەی حیزبی بمێنێنەوە، ئێستا ئێشێ بڕۆنەوە سەر قۆناغە دروستکردنی ئینسانی ئینقلابی، بڕۆنەوە سۆراغە دروستکردنە کوردیەت. ئێستا ئێشێ ڕۆن و کارانە بکەن، حتا ئەگەر گەرەکتان وێ بمێنێنەوە، دەیدەبێ و کارە بکەن وایە ئێمە کردومانە، وا کراوە، وا خەریکە پرۆسەکەی هەڵەسێت. پس ئاخێزە کوردەوارە سەر بەخۆ بە شوێنە قەرەچۆکردن و نابودی و ماڵوێرانی و کوشتنە ڕۆڵەکان ئەم سەرزەمینە نییە. ژەنەڕاڵێک گەورە لە کاتە تەهدیدە گەورە ئیجماع دروستەکە لە ناوە خەڵکە خۆیە، ترازان دروست ناکە. ئێمە پارتی و یەکێتی بە دوژمن نیروەکانیان بە دوژمنە کورد لەم دەقیقە نازانین. دوژمنە گەورەتر بەڕێوەیە. ئێمە ئەگەر جێگەکە غەڵەت تەشخیص بین، خەڵکەکەمان نابود بووە بۆ هەتا هەتایە.
ئەوان پەلامارە هێزە ئێمە بدەن، هێزە خەڵکی بدەن، خەڵک وڵامیانەداتەوە. ئێمە پەلامارە ڕۆڵەیە کورد نادەین ئەگەر لە جەهالەت ئاوەستاوێت، بەڵام غەڵەتەکەی تکرار کاتەوە مەجبورین بەهایان بەسەرۆ بدەین. لەگەڵ خەڵکە خۆتان دەرمەکەون، لەگەڵ هێزە خەڵکاوا بەرامبەری بێمینەت بوون دەرمەکەون. تووڕەییە خەڵک بەرامبەر بە خۆتان هەڵمەسێنن. مەهێڵن خەڵک بە تۆڵەکردنەوە ڕوبەڕووتان بێت. بێڵن ڕێگەی دیپلۆماسی، سیاسەت و سیاسەتە گشتی بمێنێتەوە. کوردەوار مەکەنە مەیدانە تەڕاتێنە، ڕق و کینە. ڕق و کینەی شەخصی لە هیچ کەسێک لەبرا موجود نییە. ئەرتەشە کوردان بۆ تەهدیدە لە لایەن دوژمن و ئەیادیە دوژمن. خۆتان لەم دەقیقە مەکەن بە یەد دوژمن، مەکەن بە دەستە دوژمن. پرۆژەکان دوژمن بە دەستە ئێوە لەسەر ئێمە تکرار نەبێتەوە. تا ئەم دەقیقە پرۆپاگانداتان کرد، شکستان هێنا. سوباتە عێراق تەهدید دەکرێت. یاسای عێراق وا نامێنێتەوە. ئێوە نامێنێنەوە. تەواو بوون. قسەکان ئێمە ڕاست بوو. ئەمڕۆ بێدەسەڵاتی هیچێکە پێ ناکری. یەک کارتە ماگە، خەڵک ناتیەوێت. هێزە خەڵکە لە پشت نییە، کوردایەتیت نییە، هەموو شتێکە فاسد کردگە. دڵە بە ئەمریکا خۆشکردگە. ئەمریکا مارێنز داوەزێنی بۆ موقتەدا سەدر. مارێنزی بۆ داوەزێنی. ئەمریکا تێت بە کامە هێز جەیشەل مەهدی چەکەکە. ئەمریکا لە شەڕ ناوخۆیی عێراق ئەترسێ. چۆن تێدە ئەو شەڕە خۆی دروسیەکە؟ لە بێسوباتی لە عێراقا ئەترسێ. چۆن تێ ئەو کاراکە؟ چ کارتێکی ترتان واوە دەسوو؟ چێرچێوەی هەماهەنگی موقتەدا سەدر بە هەموو تانێژێ فاسد. ئێوە ئەتوان بە موقتەدا سەدر بێجگەل لە سەید موقتەدا سەدر کەمتر بێژن، دابێژن پێی فاسد. ئادەی بێژن موقتەدا سەدر فاسدە بە بەیانە ڕەسمیەوە. بڕۆن بە بەیانە ڕەسمی و بێژن دەستوری عێراقی ناگۆڕێت و زەمانەتە ئەوەی کە ئێمە ئەم دەستورمانە قبوڵ کرد نەگۆڕانە ئەم دەستورە بوو. دادێ بڕۆن بە خەتابە ڕەسمی بێژنی. خۆتانیش ئەزانن کە ناتوانن. خۆتانیش ئەزانن کە ڕستەکەیتان نییە و خۆتانیش ئەزانن شکستان هێناوەوە لە بین چوو. جەریانە حیزبایەتی لە کووردا هەتایەتەوە. ئێمە لە قۆناغێکی ترای خەڵکە کوردەوار، یاران ئاخێزە کوردەوارە سەربەخۆ، بڕۆن بەرەو دانانە دەسەڵاتی گشتی ئاحادە خەڵکە سەردەمینە کوردەواری تیا بەشدارکەن کە خۆیان ڕەهبەر بن، ژنراڵ بن، گەورە بن، تا ئستعدادەکانیان دەرکەوێت، تا شکۆکانیان دەرکەوێت. خەڵکێک کە مەسئولیەتی نییە مەسئولیەتی پێبەن، مەسئولیەت هەڵبگرێ. ئەمانەی وا تاکو تەریا کریاگن و دەرکریاگن، تۆران دگنیان بیان هێنەوە ناو دەسەڵاتە خۆیان، مەسئولیەت وەربگرن. بەرەبەرە ئەوێنی لە پرۆسسێکە دەسەڵاتە گشتیە کوردی دروست بوو و هەموو کێشەکان وردە حەل بێت. ئومیدوارم پەیامەکە گەیشت بێت و ئێوە تێگەیشت بن کە ئەم جەریانە لەکوێ دەسی پێکرد. ئێمە لە ئەوجە قدرەتە هەرە و جۆرەی کە سەلماندمان ئەمانە گشتی بنی بۆشە و گشتی درۆس و گشتی شان و گەریە، ئەوە گەیشتە لووتکەکەی خۆی و ئەمان تەواو بوون. ئێستا ئێوە بڕۆن و بیر لە دروست نەبوونە بۆشایە دەسەڵات بکەنەوە، مەسئولیەت بگرنە ئەستۆ. ئێمە لە هیچ کەسێ لەم دنیا کەمتر نین، هێزین و ئێمەین کە بە ئیدەیە کوردیەت وا لە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هۆنراوەسەوە ئەتوانێ بەرەنگارە ئیدەکانە تربێت و ئیدەی لیبرالیزم، ئیدەی ئێرانیەت، ئیدەی تورکیەت، ئیدەی شیعەگەری. کاک ئازاد حوسەین هەموو مردمێک لە قۆناغێکی هەستیاری ناسکەی مێژوویا دەبێ بڕیارێکی دروست بدا. لێکۆڵینەوە لە کارنامەی پارتی و یەکێتی کە سەرتاپا لە جنایەت و فەسادایە هەنە دەورانێک بوو کە خەڵکە ئێمە ڕاپەڕێ بەرامبەر بەمانەیە. بەڵام ئێمە ئیمڕۆ لەبەر تەهدیدە، ئەم تەهدیدە
گەورەیە کاین کە سەر و ماڵمان تیا ئەچێت. ئەم هەڵە ئەگەر ئێمە بیکەین هەتا هەتایە نابودمانەکە. ئەوانە ئیستە بڕێ دەسەڵات و بڕێ خەڵکیان ها بەدەسەوە لە ژێرە کارمەند و ئەندام. تۆ وەکو ژەنڕاڵێک و سیاسیەکی گەورە دەبێت جێگەیەکی حرمەتدارانیان بۆ بهێڵیتەوە تا نەک نەبن بە لەمپەرە ڕێگا ئاسانکاری بکەن بۆ دروست نەبوونە بۆشاییە دەسەڵات. بە پاداشتە ئەم کارەی کە ئەیکەن ئێوەش لێبردوویتان دەبێت. ئێوە سەرەڕای ڕق و تووڕەی و تۆڵاستاندن دەبێت لە دەسەڵاتداریە لێبردوویتان هەبێت. ئەگەر ئێمە پێرەکە و ساڵی ڕابردوو بە هاتاین ئەم قسەمانە بکردایە ئەم قسە جێگەی نەبوو، نەیە خوارد. خەڵک پێوا بوو تۆ خەریکی ماستاوە ئەلەکی ئەەکەی. ئمڕۆ فەزاکە گۆڕاوە، ئێمە لە ئەوج قودرەتین، قسەکانە ئێمە هاتە دی و ئەمان مەرگە سیاسیان کردووە. بەڵام ئێمە نەوەستاوین لە دوورەوە وەکو ئینسان گەلێکی ئۆغدەیی کە بڵێن ئەها ئێمە ڕاستمان کرد ئێوە فاسد بوون. نەکاکە، ئێستا ئێمە لە ژێرە تەهدیدە گەورەترین. تۆ دەبێ مەجالێکی شپێڵی تۆ ئەمانە لە کەرە شەیتان بێنە خوارەوە. تۆ دەبێ مەجالێکیش بۆ ئەمانە بێڵی تۆ بەڕقێک وەکە لە ڕقیە کە دروسیەکەن هەموو ماڵە کورد نابود نەکەن. تۆ دەبێت لە خۆتیش لە جێگەیەکە لێبردووی نیشان بدەی، لێبردوویە گشتی نیشان بدەی تا مەجال بۆ ئەوانەی بکەیتەوە کە خۆیان بە ئەزمونێک بەمە گەیشتون کە هەڵە ڕۆیشتون و غەڵەتیان کردووە. مەجالە گۆڕانیان پێ بدەی. من دیسانەوە تکراری یەکەمەوە سەرەڕای تەمامە کارنامەی خیانەتێکە ئەم ئەحزابە کردویانە، خاندانە نابارزانی کردویانە. بەڵام ئەمە تاوانێکی گەورەست تۆ مەسعودێکی بارزانی بە ڕیشێکی سپی و بە تەمەنێکی گەورەوە بگریت و تۆڵەی لێبسێنیت. و ئەمە بەڕبەڕیەت لە ئێمە دەرەخات، نەمودونیەت. ئێمە بین کابرایەک وا بە ناوە پێشمەرگەی ئەیلول خەریکە مەعاشەگرێت، تەقاوەتی لێبسێنین. کابرا لە تەمەنە 70 ساڵەگی بکەوێتە برسێتی کاریش ناتوانێ بکات. دێخۆمە کارە دروستێک نییە کاکە. ئێمە بین کابرا بە ناوی پێشمەرگەی دیرێنە مەعاشە سێنێت، لێی ببڕین، بڕوا ببێ بە دوژمن، ببێ بە خائن بە میلەتەکەی. نەکاکەی گیان ئەو میلەتە توانێت نانە ئەمانە بدات بە خاص بە خرا و بە خیانەت تەمەنێکیان تێپەڕاندگە و کەوتنە دەورانە تەقاعودی. بێتە بێ کۆمەلگا ئاگای لێیان بێت، نەک نەیان کا بە دوژمن، بەڵکو بیان کا بە هێزێک کە هێزدارتر بکا کۆمەلگا. ئەوە پێی ئیژن سیاست، نەک بە ماستاوکردن، بەڵکو بە زەرورەت و لە ئەوجە گەورەیی لێبردوویە خەڵکە. خەڵکە ئێمە توانە لێبردنی هەست لە دەسەڵاتداریە نە لە بێ دەسەڵاتیە. فقط ئینسان ئەتوانێ هێزی بوێت و بەکاری نەبات. با ئێمە نیشانبین ئینسانی. بۆ یەشێ بوێسین پارتی و یەکێتی دەرچن، چەک و چۆڵ و ئەسلحە و پارە و خاک لە دەست بین، لێو دوابیری لێ بکەینەوە بین لە ئەژنۆ بڵێن چه غەڵەتێکمان کرد. لە سەرەتا پێمان خۆش بێت کە دەسەڵاتی بتەوی عێراقی تێتەوە، بەڵام بەرەبەرە دوای ساڵێک و 2 ساڵ بە شەقە مەعمورەکانە بەسرە و کوفە وا هاتکن لە سلێمانی شەق ئەدەن لە خۆمان و لە ژنۆ و ناڵمان، بڵێن چه غەڵەتێکمان کرد. کاکە ئەوە کارە خەڵکە عادیە، دەسەڵاتە گشتی وا فکر ناکاتەوە کاکەی. ئێمە نهاتووین کارنامەی کەس پاک بکەینەوە. دەبێ هەموو لێکۆڵینەوەیە بکرێت، هەموو بەردەیەکی تاریخی بۆ خەڵک دروست بکرێت، بەڵام لەگرا دەسەڵاتە خەڵکی خەریکە قسەکە، لەگرا دەسەڵاتە گشتی قسەکە. کاکی برا بڕۆ لەبەرە هەموو دەستگای دادی لە دنیا فریشتەی عیداڵەتیان داناوە. فریشتەی عیداڵەت چاوی داخراوە ئاوە. لە هیچ کوێی دنیا تۆ فریشتەی عیداڵەت نادۆزیتەوە چاوی کراوە بێت. یەک پەیامە هەنێرێ، ئەویش ئەڵێ لەگرا یاسا کار ئەکا، عیداڵەت تۆ وەکو شەخص ناوێنیت، چاوی نییە تۆ وەکو شەخص پێناسەکە، زەوابت و ڕەوابت و یاسایی هەست. تۆ لەگەڵ مؤسسەیەکا بە یاسا ڕوبەڕوو بگیتەوە، نە لەگەڵ شەخصێکا کە تۆ ئەناسی. دەسەڵاتە گشتی
ڕق شخصی لە کەس نییە. کەس لەم سەرزەمینە دەرناکات، لە خوێڕیترین کەس تا گەورەترین کەس خەڵکەم سەرزەمینەمە. دەسەڵاتێکی تعبیر لە ئێرادەی ئەوانیش بکات، هەموو شتێکیان بۆ دابین بکات، ئیمکاناتە ژیانیان پێ بدات تا بتوانن هەڵبژێرن کۆمەلگا بگەشێنەوە یا بتوانن کارێک بکەن کە کۆمەلگا سزایان بدات. بۆیە زەرورەتە ئەرتەشە کوردان پێشگرتن بە ڕووداوەکانە، بە تراژدیایە. حتا ئەگەر یەک نەفریش بوێت دەبێت ئەم ئیحتیمامە لەلایەنە کوردۆ دروست کرابێت و کورد یەکبار بۆ هەمیشە لە مێژوو سابتی کردبێت کە کەسایەتی سیاسی هەست، ڕەجۆلە سیاسی هەست، بازیگەلە سیاسی ئەخوێنێتەوە و ئەتوانێت تعبیر لە ئێرادەی گشتی بکاتەوە و نەبێتە داردەستە کەس. ئەمە وەرچەرخانێکی گەورەی مێژوویە و ئەمە اتفاقێکی گەورەس لە ناوە مێژوویە کوردە. ئومیدوارم پەیامەکە گەیشت بێت. ئەمە بۆ مەعنا نییە کە ڕەخنەکان بەردەوام نابێت، بەڵام نوکە ئەسڵحەیە ئێمە بەرەو دوژمنە و دوژمنە دەرەکیەکە کە گەرەکیسی لە ناوە ئێمەیشا دەستمان بۆ دروستکات کە دوژمنایەتیمان بکە. ئێمە بەر بە هەر چەشنە دوژمنایەتی ئەگرنی. سەرەتایی تەنین کارێکە ئێستایشی بیکەین بەرگرتنە بە دروستبوونە بۆشاییە دەسەڵاتە و دەبێ خەڵکە کوردەوار بڕوا بەرەو دروستکردنە دەسەڵاتە گشتیە خۆی. لا ئێوە خۆش.